لەسەر ئاسمانی کوردستان هەرچەندە لە ئیمێڵەکە بە ناوی ئاسمانی کوردستانەوە نەهاتووە، بە ناوی ئاسمانی سەرووی عێراقەوە هاتووە بۆ ئەو گەشتانەی کە لە بەرزایی 31,000 بەرەوژوور ئەفرەن. ئەمەوە ئەگرێتەوە هەچی ئەو گەشتانەی کە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرش ئەگرێتەوە، ویان بە ئێمە ڕاگەیانەوە کە لە کاتژمێر 8 ئەمڕۆوە 8 بەیانی تا 8 بەیانی ڕۆژی چوارشەممەواتە بۆ ماوە 48 سعات بە کاتی گەشتەکان ڕائەژیرێ. هۆکاری وەستانی ئەم گەشتانش بۆ جموجوڵی سەربازی لە ئاسمانی هەرێمی کوردستانە بەرامبەر بۆ بارودۆخەی کە ئێستا لە سووریادا هەیە کە رووسیا شاتۆتە ناو هاوچێشەی ئەم هەرێمەوە. بێگومان وەستانی ئەم گەشتانە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و دروستکردنی جێرمە و کێشە بۆ هاوڵاتیان و بۆ هەرێمەکەمان. هو أوروبا يسا ودسوا كشوا لنا لروي أمنية وشغل طلع كده. فرق الخارجية دول الاستماعين لروي أمنية وتحشم بارز جوابه. وش إيوه دي سبسيكام تكرر براك كونجشتان وجشتكاني عند شيء كإيوه شو هش كاشمير كجراكن عند وجشتاني شيء وشون يرجع. سبارەت بە باری ئاسایشی فڕۆکەخانەکان دوو جۆر ئاسایشی لە فڕۆکەخانەکانە، هیچیان ئاسایشی دەوری فڕۆکەخانەی ئەوتریشی ئاسایشی فڕۆکەوانی. ئاسایشی دەوری فڕۆکەخانەکان بەڕێوەبەراتێکی تایبەت هەیە لە فڕۆکەخانەی سلێمانی بەڕێوەبەری ئاسایشی فڕۆکەخانە کە ئەو هەڵدەسێ بە دابینکردنی ئاسایش لە دەوروبەری فڕۆکەخانەوە. لە ناو فڕۆکەخانە ئاسایشی فڕۆکەوانی هەیە کە بەشێکە لە ئاسایشی نەتەوەیی ئێمە. ئەمە بەرپرسیارەتەکەی لەسەر شانی بەڕێوەبەراتی ئاسایشی فڕۆکەوانیەکە بە پێی یاسای فڕۆکەوانی یاسای ئاسایشی هەرێم پێداویستەکانی بۆ ئەنجام دەدرێت. ئیستا لەم کاتەدا ئاسایشی فڕۆکەخانەی سلێمانی بە هەردوو جۆرەکەیەوە لە ئاستێکی زۆر باشدایە، بەڵام لە هیچ وڵاتێکی دنیا ناتوانانی بڵێ ئاسایشی هیچ شوێنێک 100% ئێمە چاومان کراوەیە و ئیجراعاتەکانمان زۆر توندوتۆڵە و کارمەندەکانی ئاسایش و ئەفسەرانی ئاسایش شەو و ڕۆژ و لە دەوروبەری فڕۆکەخانەش بە بەردەوامی کارەکەن و هەروەها 3 بازنەی ئاسایشەیە لە دەوری فڕۆکەخانە، هەر بازنەیەکی 10 کیلۆمەترە کە سەرشاخەکانش دەگرێتەوە، دێهاتی دەوروبەری فڕۆکەخانەش دەگرێتەوە کە ئاسایشی فڕۆکەخانە دابین دەکەن. بۆ وەڵامی پرسیاری دووهەمت، ئاسمانی عێراق یەک ئاسمانە بە ئاسمانی کوردستانەوە، یاسای فڕۆکەوانی یەک یاسای فڕۆکەوانیە. هیچ پرسێک نە بە فڕۆکەخانەی سلێمانی کراوە، نە بە هیچ دەسەڵاتێک لەم فڕۆکەخانەیە کراوە بۆ وەستانی ئەم گەشتانە. ئەوە بەرپرسیارەتی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقە، ئەوە دەست بەرپرسیارەتی حکوومەتی ناوەندە بۆ وەستانی هەر گەشتێکە لە ئاسمانی عێراقە بە ئاسمانی کوردستانیشەوە ڕابژیرێت و لەو باوەڕەشانیم پرسیار بە هیچ جهەتیشکە کرابێ غێری حکوومەتی ناوەند دەبێت. بێگومان ئەو کۆمپانیانی کە ئەم گەشتانیان ڕائەژیرێ و ئەو گەشتیارانی کەوا بلیتیان بڕێەوە پێویستەکە ئەو کۆمپانیانە بە حکمی ئیشی خۆیان ئەو گەشتیارانە دوای 48 ساعتەکە بخەنە سەر گەشتی کە یاخود ڕێگەشاری تریان بۆ بدۆزنەوە. ئەو بەرپرسیارەتی هێڵە ئاسمانیەکانە، بەرپرسیارەتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی نییە بە پێی یاسا. بەڵێستان ئاماژەتان بۆ کە 31,000 پێ بەرەوسەر هیچ گەشتێ هەیە خوار ئەوڕاقە بێت؟ بێگومان گەشت هەیە خوار 31,000 وەکو هەلیکۆپتەر و هەندێک فڕۆکەی تر، بەڵام بۆ ئەوانش بە ئێمان وتۆ هیچ گەشتێکی شارستانی بۆ گواستنەوەی ڕێوا یاخۆ گەشتیار یا گواستنەوەی شمەک نابێ ئەنجام بدرێت لو کاتا کە دیاری کراوە. ما هو الهدف من عقد هذا المؤتمر الصحفي؟ السؤال الاول، والسؤال الثاني ما هي الاجراءات التي اتخذها مقر السليمانيه بشان هذا الحدث؟ الهدف من اجراء هذا المؤتمر الصحفي هو اعلام كافه الجهات المعنيه والمواطنين بايقاف الرحلات في مطار السليمانيه الدولي من والى مطار السليمانيه الدولي. وإعلام